ولل سربی پرسید چم جنبارس اسماعیل ابراهیمی چاودری سیاسی لباجار وانکوور یکن نداد گل مدایه که اسماعیل دماتا باش به طبعا فالفیاد سرکی دستیا حشد شعبی داخوانیک دا گوت اول هم بر آلای کردستان هاتیه کرن شوطاندی و تاوانه ام هست بشرمزاریت کین کوشینا آلا کردستان آلا پارتی لسربارگی پارتی آلا حشد شعبی هات که بلند کرن کاربدان حکومت عراق دی چارچوبی تو چاد بینی گلو مرحبا کاتتان باش براستی هم هرشی که کرا هرشی چی بدور لهم بنما یاسای ناخوی و نتوی کان بوجل بنما یاسای کان هرشی چی دجی اخلاق و کلتوری میوانداری بو بەڵام بەداخەوە ئەم کارەساتۆ ڕوویدا و چاوەڕوانەکرا کە هەڵوێستی حکوومەتی عێراق زۆر تونتر بووە لە هەنگاوی یەکەمە لەسەر حکوومەتی عێراق بوو هەم بە پێی نۆرمە نێونەتەوەیەکان هەم بە پێی یاسا ناوخۆیەکان پارێزگاری لەم بنکانە بکات کە نەیان کردووە لانیکەم دوایەوەی کە کارەساتەکە ڕوویدرا و بەم شێوەیە ئیهانەی هەست و هویەتی خەڵکی کوردستان کراوە بۆ قەرەبووکردنەوەی ئەوەی چاوەڕوانی هەڵوێستێکی زۆر تونتر دەکرا کە بەداخەوە بەڕای من تا ئێستا هەڵوێست و دشکردەوەیان لە ئاستی ئەم تەوهینە گەورەی کە کردیان نەبووە. بله طبعا که اسماعیل خوش تزانی اندیشت هست سنبولی نتوینا نیامانه ملک همون نتوانه پیروزینه آلای کردستان که سالک ندالت نشتیتوش دبینین یعنی تا چند گرینگه لان سیاسی کان سر رای با صراع سیاسیان لگلکتر هی مسئله ایدئولوژیا بیرو بچنی جیاواز یعنی بالا من دیگر پرسی نتوینا تا چند گرینگه امانه ایش لسراب کن که رای گشتی درست کنه که توتی لآس رای گشتی کردستان لسر سوشال میدیا ما بینی بس کو پیش نموان بینی لسر جاده کاردناوی جدیانه به ڕاستە بەداخەوە یعنی ئەم ئێرشەکە کرا هێرش بەسەر بارگای پارتێکی تایبەت یا پارتی دموکراتی کوردستان یان ڕێکخراوێکی تایبەت نەبوو ئەم هێرشە هێرش بۆ سەر خەڵکی کورد و ویست و داخوازەکانی خەڵکی کوردستان بوو و سووتاندنی ئاڵا جیا لە سووتاندنی بارگاکە پەیامێکی زۆر ئاشکرای تیا بوو ئەگەر بارگاکە بسووتابایە و لەگەڵ بارەگاکەش ئاڵاکە کە لەوێ هەڵدراوە بسووتابایە دیسان ڕەنگە تەوجیهێکی ببوایە بەڵام بینیمان زۆر دقیقی و بە پلاندا ڕۆژراوی ئاڵاگانە ناخوارەوە و دوای سوکاتێکی زۆر ئاگریان تێبەردا ئەمە ئیهانەکردنی هەموو خەڵکی کورد بوو بەگشتی و بەتایبەت هاوڵاتیانی باشووری کوردستان ئەمە پێویست بوو کە خەڵکی کورد بە یەکدەنگ جیا لە هەموو بیرۆ باوەڕێکی سیاسی لەسەری بێتە دەنگ لەبەر ئەوەی کە هەروەک گوتم ئەمە هێرش بوو بۆ سەر کەرامەتی خەڵکی کوردستان. بەڵێ بەڵام لایەنە سیاسەکانی کوردستان بەگشتی ینی بەیاننامەیان هەبوو لە دژی ئەوەی کە ئاڵای کوردستان بسووتێت تاپان سیاغەی بەیاننامە هەرێک بە شێوەیەک بوو بەڵام هەر هەمووی دەشتە چارچەوەی ئەوەی ئیدانی ئەم کارەیان کردووە ئەو پەیامە چۆن دەبینی؟ ئیدانەکردنەکە شتێکی پیرۆز بوو و دەبووە بشکرێت ینی ئێمە کەسێک بێت ئێهانەی کەرامەتمان بکات ئاڵا جیاوازە دەگەڵ زۆر شتی تر سووتاندنی ئاڵاکە ئەم ئاڵایە بە فەرمی لەلایەن پارلمانی هەرێمی کوردستانەوە وەکو ئاڵای کوردستان دیاری کراوە و لە هەموو شوێنە نێونەتەوەیەکان باڵای کوردستان دەناسرێت جیا لەوە هاوڵاتیانی کوردی دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەم ئاڵایان وەکو سیمبۆلی نەتەوەی خۆیان پسند کردو قبولیان کردووە کەوایە ئەو ئاڵایە نیشانەی کەرامەتی گەلی کووردە ئێهانەکردنی ئەبوایە زۆر بەتوندی دشکردەوە لەگەڵ لەلایەن خەڵکی کوردستانەوە و لایەنە سیاسیەکانەوە بەیان نامەدەرکردنێک پیرۆزە جێگای دەستخۆشیە بەڵام چاوەڕوان نەکرا هەڵوێستەکان. بەڵێ کاوێتە کاک ئیسماعیل ئەوەی لە بەغدا ڕوویدا بەرامبەر ئاڵای کوردستان و بارگای پارتی تەبان پێشتریش حەجی شابی هەندێک گروپی ناو حەجی شابی هێرشی کوردستانیان کردووە مەسلەی ئەو موشەکانی ئاڕاستی هەولێر کراون یعنی تاچان ئەمە پەیامێکە پێویستە سەرکرداتی سیاسی کوردستان کە تا ئێستا شەکۆ خۆشیان دەڵێن خەوان ستراتیجی و ڕۆیا و دنیابینی و نەخشەڕەیەکی هاو بەش نەبوون بچونیەتی تعاملکردن لەگەڵ بەغدا هەرێکی بەپێی بچونی خۆی بەپێی سیاسەتی خۆی بەپێی میزاجی خۆی تعاملی کردو حتا ئێستاش پەرلەمانتارە کوردەکان لە ناو پەرلەمانی عێراق هەندێک دەبینی زۆر لە کیلابی و نازانم کێوچی خراپتر بەرامبەر بە کوردن تا چەند گرنگە ئەمە پەیامێک بێت ئیدی خەڵکی کوردستان پێکەوە بە هاوبەشی تعامل لەگەڵ ئەم پرسە بکەن.
هەڵەیەکی زۆر گەورەیە هەر کەس پێی وابێت ئەم هێرشە هێرش بۆ سەر لایەنێکی کوردیە ئەم هێرشە هێرش بۆ سەر کوردستان و هەر کەسێکی کورد سەر بە هەر لایەنێک تەنانەت هاوڵاتیەکی کوردی دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەو ڕۆژە لەو شوێنە بواە لەو بارەگایە ئەوانەی کە هێرشیان کرد فەرقیان پێ ناکرد ئاخۆ پارتیە یا سەر بە حیزبێکی ترە یا خەڵکی کوێیە مادام کووردە ئەوان چوبن هێرش بکەنە سەر کەرامەتی کورد کەوایە وەکو کورد هەر کەسێکی بخۆی پێ کورد بێت بە باوەڕی من لەسەری بوو ئیدانەیە مشتە بکە و دشکردەوە نیشان بدە جیا لەوەش ینی هەر لەباری سیاسیشەوە بۆ پاراستنی کەرامەتی خۆشمان نوێنەرانی کورد لە پارلمانی عێراق یان لایەنەکانی تری سیاسی لە کوردستان پێویستە ئیدانەی ئەم هەڵوێستە بکەن و لە دژی بوەستنەوە چون ئەم هەنگاوانە بەوە کۆتاییان پێ نایە ئەمە دەستپێک نییە ئەم هێرشانە کە ئەکرێنە سەر ویست و داخوازیەکانی خەڵکی کوردستان لە مێژە بوونی هەیە ویستەکانی خەڵکی کورد سەرکوت دەکرێت بە درێژایی مێژوی عێراق بینیمانە کورد لە مافەکانی لە زەوت کراوە و سەرکوت کراوە ئەبینین کە دوای ئاوەدانکردنەوەی عێراق لەگەڵ ئەوەیدا کە کورد بناغەدانەر و یەکەم یارمەتی دەری دامەزرانەوەی عێراقی تازە بوو دووبارەش عێراقیەکان بەداخەوە بەشێک لە عەرەبەکان دژایەتی ویستی خەڵکی کوردستانیان کرد ئێستاش مادەی 140 هەروە ماوەتەوە ئێستا شوێنەکانی تری کوردستان تعریب دەکرێن و هەڕەشیان لەسەر و کاول دەکرێن ئێستا ژەبینین کە لەگەڵ ئەم ڕێکەوتنە تازەیە کە حکوومەتی هەرێم کردوێتی دەگەڵ دەوڵەتی عێراقا مەترسی ساز کردەوە بۆ ئەم لایەنانەوە بەو شێوەیە هێرش دەکەنە سەر ئاڵای کوردستان بۆی ئەڵم هێرش بۆ سەر بارەگای لقی پارتی لە بەغا هێرش بۆ سەر پارتێکی سیاسی نەبوو بەتای بە سووتاندنی ئاڵاکە پەیامێکی زۆر ڕوونی تیا بوو ئەم پەیامە دژایەتی دەگەڵ ویست و داخوازی خەڵکی کووردە هەر کەسێکی کورد بێت و خۆی پێخاوەنی یعنی بەرگری لە کەرامەتی کورد بکات ناتوانێت بێدەنگ بێ لە بەرابەر ئەمەیە و بێدەنگ بوون بەداخەوە چاوەڕوان ببین کە لە دوایی هێرشی زیاتریش بکرێتە سەر کوردستان بەگشتی هەرەوەی کە ئاماژتان پێکرد هێرشەکان کە بەسەر هەولێر کرا بۆ ساڕوخانەی کە هاوێشتیان لە دوایی دشکردەوەکانی ترکە ئەیان بینین ئەیکەن لە شوێنەکانی کوردستان بەتایبەت لە کەرکووک و لە بەغا بەم شێوەیە ئەجوڵێنەوە لە بەرابەریان نەوەستین ئەکرێت چاوەڕوان بین هێرشی زیاتریش بکەن بەڵێ بەڕێز ئیسماعیل ئیبراهیمی چاودێری سیاسی لە باژارێ ڤانکوڤەر یا کەنەدا گەلێکی سپاس کاک ئیسماعیل دەم باش سپاس بۆ ئێوە